ئەندازیاران لە تاقیگەی سلاکی ناشنال ئەکسیلرەیتە لە منلۆ پارک لە کالیفۆرنیا و خەریکی دروستکردنی گەورەترین کامێران لە جیهاندا ئەوەی پێی دەگوترێت کامێرای LSST. ئەم کامێرایە لە سەنتەری چاودێریکردنی ڤێراسی ڕووبن لە باشووری شیلی دەبەستێت بۆ ئەوەی وێنەکانی شەوانەی ئاسمان بۆ ماوەی 10 ساڵ تۆمار بکات بە چاودێریکردنی ڕووبەرێکی بەرینی گەردون و بە تێپەڕبوونی کات. لێکۆڵەران پێشبینی دەکەن زانیاری لەبارەی هەندێک لە پرسە گەورەکانی زانست بەدەست بهێنن. ئایا تەمەنی گەردون چەندە و بەچی خێرایەک دەکشێت و بۆچی دەکشێت؟ جا ئێمە لە ڕاستیدا دەخوازین لەبارەی لە 1995 گەردونەوە بزانین ئەوەی لە بنڕەتدا بە هیچ جۆرێک لێ تێناگەین. زانایان لە ڕووی تیۆریەوە بڕوایان وایە لە سەدا 95 گەردون لە وزە و مادەی تاریک پێک دێت ئەوەی ناتوانرێت ڕاستەوخۆ ببینرێت. دەتوانین لێکۆڵینەوەی لەبارەوە بکەین لە ڕێی تەماشاکردنی کۆمەڵە ئەستێرەکان و بە لێکۆڵینەوە لەسەر ئەوەی کە چۆن ڕووناکی لە کۆمەڵە ئەستێرە دوورەکانەوە کە بەهۆی ئەو مادانەی نێوانمان و نێوان کۆمەڵە ئەستێرە دوورەکان ئاراستەکی دەگۆڕدرێت. هەر وێنەیەک لە نزیکەی 3 ملیار پێکسڵ پێک دێت کە نزیکەی 300 جار لە قەبارەی وێنەیەکی سمارتفۆن گەورەترە. بودجەی پرۆژەکە لەلایەن حکوومەتی ئەمریکاوە دابین دەکرێت و پرۆژەکە وێنەکانی دەخاتە بەردەست لەسەر ئاستی نێو دەوڵەتی. لە ماوەی 2 خولەکدا بەراورد دەکەین لە نێوان ئەو شتانەی لە نێویدا دەیان بینین وەک لە ئەستێرەکان و سیستەمی کۆمەڵی ئەستێرەکان و هەروەها ئەوانە پێشتر کە چۆن لە وێنەکانی پێشتردا دەرکەوت بوون و دواتر جیاوازیەکانیان نیشانە دەکەین. لێکۆڵەران بە پەرۆشەوە پێشبینی بۆ شتە پێشبینی نەکراوەکان دەکەن. بۆ مات دیبڵ سمکۆ عەزیز دەنگی ئەمریکا.